سوپاس بۆ هەموو ئەو کەسانێک کە ڕۆڵێکی گەوریان بینی و هەروەها ئەوەی کە بە هاوکاری مادی بە بەشێکی زۆر بچووکیش بەشداری کرد. ئەوەی دەمەوێت لێرەوە سوپاسی سەرجەم ڕاگەاندن کارەکانی سنووری قەزای چەمچەماڵ بکەم کە بێ جیاوازی بۆ چوونی سیاسی، بێ جیاوازی لایەنی ئایدۆلۆژی، هەمویان دەست لە ناودەست بوون بۆ هاوکاری کوردانی ڕۆژهەڵات کە خۆتان دەزانن لە ساڵی 91ەوە ئێمە خۆمان بە قرزاری کوردانی ڕۆژهەڵات دەزانی کە لە ڕاپەڕینە مەزنەکە لە دوای کوڕەوەکە هاوکار و پشتیوانی خەڵکی باشووری کوردستان بوون. من تەنها دەڵێم ئیداراتی چەمچەماڵ و خەڵکی بەڕێز و خۆشەویستی چەمچەماڵ هاوکار و پشتیوانی هەموو کەسێکن کە خوا نەکردە ڕۆژێک لیان بقەومێ هەر لە ئاوارە بەڕێزەکانی کەرکووک و داقۆق و هەروەها ئەو کارەساتەی کە بەسەر دوو سپۆرماتوو داهات. خەڵکی بەڕێز و خۆشەویستی چەمچەماڵ بە گەورە و بچووک بە پیا و ژن دەست لە ناودەست هەر هەموو لە خزمەت خەڵکا بوون. دوو کەس لە کەمپینەکە بەشداریان کرد جگەلەوەی کە لە دەرەوەی کەمپینەکەش خەڵکێکە بوو کە دڵسۆزی زۆری نوان 22 کەسەکە بە 4 ڕۆژ تەنین ڕۆژی چوارشەم دەستمان پێکرد ڕۆژی شەمە کۆتاییمان پێنا 12,600,500 دینار کۆکراوەتەوە 12,600,500 دینار هەڵبە دەگەر زیاتر وایە ڕەنگە کەمپینەکە زیاتر درێژەی پێشا ڕەنگە زیاترمان کۆکردایەتەوە بەڵام ئێمە خۆمان تەنیا 4 ڕۆژمان دانا مەبەستیشمان بوو لەوەی کە بە کەمترین ماوە وەکو سەرجەم شارەکانی تری کوردستان بەشداری بکەین.